سڵاوتان لێبێ من ڕەنج مەحموود ئەندازیاری سەرپەرشتیان لە بەرزایەکانی سلێمانی. ئێمە ئێستا لە زۆنی 5 بەرزایەکانی سلێمانین. زۆنی 5 هەڵکەوتەی زۆنەکە وایە کە بشێوەیەکی بازنەی هەیە لەلایەکەوە ئەڕوانێ بەسەر دیمەنی شاری سلێمانی و بەسەر دیمەنی پارکی هەواری شار و چیای گۆیژەدا. vێلاکانی زۆنی 5 دوو جۆر تایپ لە خۆ دەگرێت. تایپی L کە 400 مەتر دووجایە و تایپی M کە بریتیە لە 170 مەتر دووجا و 200 مەتر دووجا. کارکردن لە بەشێکی ئەم فێلانەدا لە قۆناقی کۆتاییدایە و بەم نزیکانە ڕادەستی خاوەن ماڵەکان ئەکرێت. وە لە بەشەکەی تریدا لە قۆناقی تاوکاریدایە و بە شێوەیەکی چڕوپڕ کارەکانی تێدا دەکرێت و هەوڵ دەدەین لە وادەی خۆیدا ڕادەستی خاوەن ماڵەکانی بکەین.